لە درێژەی کار و سەڵاشەکاندا ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵسانی بە ئەمجاندانی کۆڕێکی تایبەت بۆ برایان خوشکانمان لە سنووری ئەنجومەن بۆ هەرێک لە بەڕێزان مامۆستا بڕوان گەڵاڵی بە بۆنەی هاتنەوەی ساڵی 1439 کۆچی و هەڵوەستەکردن لەسەر کۆچ و هیجرەتی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە شاری مەککە بۆ شاری مەدینەی منەوەرە. لە تەوەرەی دووەمیشدا لە خزمەت مامۆستای بەڕێز و خۆشەویست دابنی مامۆستا موسلیم برایەتی بۆ بەرچاوڕوونی زیاتری برایانی خوشکانمان لەسەر پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان و دید و تێڕوانی و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لەو بارەوەدا و پاشانیش برایانی خوشکان بە تێبین و سەرنج و پێشنیاری کۆڕەکیان دەوڵەمەند کرد.